وەکاری سەرەکی بەڕای من خۆمان بوون ئێمە دیسان کە نەمانتوانیوە لەو شەڕ و ئاڵۆزیانەی لە شەڕی جیهانی یەکەمە لەو دابەشبوونانە بتوانین ئێمە وتارێکی نەتەوەیمان هەبێت ناوچەگەرێتی و خێڵگەرایی و بیرکردنەوەی تەسکی ناوچەیی و ئاین و ئاینزایی دابماڵین و وتارێکی نەتەوەیمان هەبێ ئێمەش بتوانین وەکو نەتەوەکانی تر خاوەنی پێگە و سربەخۆی و دەوڵەتی خۆمان بین. ئێستاش کە دووبارە ناوچەکە لە بەردەم گۆڕانکارێکی تازەدایە و گۆڕانکارێکی حتمیە دیسان ئێمە ئەگەری ئەوە لەسەر ئێمە هەیە ترسی ئەوە لەسەر ناوچە کوردەکان هەیە بە جۆرێکی تر دابش بنەوە دیسان مافەکانی گەلی کورد پێشێل بکرێ و هیچ پێگەیەکی سیاسی و بەڕێوەبردنمان نەمێنێ ئەوەش کە هەیە ئێستا لە باشووری کوردستانە لە ڕۆژئاوای کوردستانە و ئەو جوڵانەوە و سەر هەڵدان و ناڕەزایەتیانەی ئەو جۆرە لە سیاسەتەی هەستێ لە باکوور و لە ڕۆژهەڵاتیشێ ئەگەری ئەوەی هەیە بۆ نمونە ئەوانیش جۆرێک وەکو باشووری کوردستان بەدەستبێنن لەم ڕێکەوتن نامە تازانە دیسان ئەگەری هەیە ئێمە لەمانەش بێبەش بین ئەم دەستکەوتانەی کە هەیە ئێستا ئەمەشمان لە دەست بچێ یعنی ئێمە ئازانین ئەو گۆڕانکاریانە کە ڕوو ئەدا حتمین بە دڵنیایەوە ڕوو ئەدەن پێویستە ئەمان بە دەرفەت بزانین خۆمان ڕێکخینەوە ینی بۆ نمونە ئێمە لە شەڕی داعشە دەرفەتی باش بۆ گەلی کورد دروست بوو سەرڕای ئەوەی کە زیانی گیانیمان هەبوو زیانی مادیمان هەبوو بە هەزاران شەهید و بریندارمان هەبوو بەڵام دەرفەتێک بوو بۆ ئەوەیە گەردی قەت بین سەیرەکەی لە شەڕی داعشە سنوورەکانی نێوان هەر پارچە کوردستان تا ڕادەیەک ئەسڕێتەوە سنوور دەستکردەکان ئەشکێنرێت پێشمەرگە ئەگاتە کۆبانی بۆ هاوکاری کۆبانی بە سەدان کوڕ و کچی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووری کوردستان خۆیان ئەگەیەنە باشووری کوردستان لە دژی داعش ئەوەستنەوە ئەمە دەرفەتێکی باش بوو بۆ گەلی کورد کە یەکێتیکی نەتەوەیی تا ڕادەیەک دروست بوو لەسەر ئاسی جەماوەر لەسەر ئاسی سیاسی و هێزە ناوچەی و نێودەوڵەتەکانش ناچار بوون ئەمە قبول بکەن بەڵام ئێمە با بڵێن کاڵین ئێمە بە تایبەت هێزە سیاسەکان بەرپرسیار بوون لەوەی کە نەیانتوانی ئەم دەرفەتە باشتر بقۆزنەوە شتێکی باشتری لێ دروست بکرێ بۆ ئەوەش ئێمە ئێستا وەکو گەلی کورد پێویستمان بە چەند شتێکەیە بۆ نمونە وەکو ئاو و هەوا پێویستمان بە ئێمە بە هێزێکی پاراستنی نەتەوەی هەیە ئەو هێزە پاراستنە ڕەنگە هەبێ بەڵام لە ئاستی پێویستە نییە پێویستمان بە کوتارێکی نەتەوەی هەیە پێویستمان بە استراتیجێکە ئێمە وەکو گەلی کورد چیمان ئەوێت دەوڵەت نەتەوەمان ئەوێت خۆبەڕێوبەریمان ئەوێت ئیمبراتۆرێتێکی کوردیمان ئەوێت وەکوەوەی کە لە سەردەمی دەوڵەتی مادە هەبووە ئەبێ خۆمان یەکلا بکەینەوە ئەم هێزە سیاسیانەی کە ئێستا لە گۆڕەپانی هەر چوار پارچەی کوردستانن ئەبێ خۆیان یەکلا بکەنەوە ئەبێ ئەو بەرپرسیارەتە هەڵگرن بە تایبەت هەردوو هێزی سیاسی کە ئێستا لەسەر ئاسی هەر چوار پارچە کاریگەرن کە پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستانن ئەم دوو هێزە سیاسیە پێگەی سیاسیان هەیە لە ڕووی نێودەوڵەتی مامەڵەیان لەگەڵا ئەکرێ پێگەی جوگرافی کاریگەریان هەیە پێگەی ئابوووریان هەیە هێزی سەربازیان هەیە ئەم دوو هێزە سەرەکیە ئەرک و بەرپرسیارەتی زیاتریان لەسرە پێویستە دانوستان هەبێ دانوستان هەیە بەڵام لە ئەوەی ئێمە ئەیبینین دانوستانەکان لە ئاسی پێویست و لە ئاسی تموحی نەتەوەکە و لە ئاسی ئەو گۆڕانکاریە گەورانە هەیە کە ئێستا ئەو ئەرکی جەماوەرە ئەرکی گەلی کورتە لە هەر چوار پارچە کوردستان وتارێکی نەتەوەی هەڵگرێت فشارێکی کاریگەر لەم هێزە سیاسیانە بکە کە لە گۆڕەپانی هەر چوار پارچە کوردستانن ئەبێ بیان خاتە بەردەم ئەو بەرپرسیارەتی مێژووی کە ئێستا هەیە بۆ ئەوەش ئێمە پێویستمان بە هێزێکی خۆپارێزی نەتەوەی هەیە کە لە جوگرافیایە کە جێگیر بکرێت بۆ ئەوەی لە هەر پارچەی کوردستان لە هەر جێیەکی کوردستان خەتەر کەوتە سەر نەتەوەکەمان ئامادەبوونیان هەبێت با هەر کەس ناوچەی خۆی بەڕێوە با بەڵام پێویستمان وەکوتمان بە کوتارێکی نەتەوەی پێویستە چەند مانگێکی تر ئێمە نزیکە بینەوە لە ئەوەی کە ڕێکەوتنامەی سە ساڵەی لۆزان کۆتایی دێت بەڵام هەندێک وڵاتی دوژمنکاریە هەندێک وڵات لە سوودمەند بوون لەو ڕێکەوتنامە کە کوردی تێدا چەوسێنراوەتەوە هەڵبەتە زانین کە لە پەیماننامەی لۆزانە کورد چەندە دەنگی کپ کراوە چەندە پێشێلکردن بەرامبەر مەمافەکانی کراوە هەندێک وڵات ڕەنگە لە
و بەتەکیدەوە لە هەوڵی ئەوان ئەبدەیتی ئەم ڕێکەوتنامەیە بکەنەوە لە ژێرناوی تراوە تازەی بکەنەوە ئەم ڕێکەوتنامە لە ژێرناوی ترا و بۆەوەی ئەم پەیماننامەیەکی تری وا دروست نەبێت و کورد تێیدا نەچەوسەرێتەوە و مافەکانی پێشێل نەکرێت پێویستە کات لۆبیەکی گەورە دروست بکەین لە ئاسی ناوخۆی لە ئاسی دەرەوەیە لە ئاسی ناوخۆی مەبەستمەوەیە زۆر جارەتوانین چەسانەوەی کورد ببەستین بەوەوە کە ئینسانی ئێمە وشیاری نەبوو بەرامبەر بە سیاست و تەکنیکی سیاسی بە باش نەزانی و ئەنجام بات و نەیتوانیوە لۆبیەک بۆ خۆی دروست بکات و دەنگی خۆی بگەێنێ و ئەمە لێرەوە ئەبێ بگەین بەو قەناعەتەی کە ئێمە وەکو ئینسان چەسانەوەی خۆمان بەشێکی ڕەبتی بە خۆمانەوە هەیە بۆیە من لێرەوە پەیامە نێرم بۆ هەموو ئینسانێکی ئێمە کە بۆ بەرگریکردن لە مافەکانی خۆمان و بۆ دووبارە نەبوونەوەی ڕێکەوتنامەیەکی نەگریسی وەکو لۆزان پێویستەکە هەموو سیاسەکان ڕۆڵێکی گەورە بگێڕن و هەموو ڕۆشنبیرەکان ڕۆڵێکی گەورە بگێڕن و تەنانەت میدیا ڕۆڵێکی گەورە بگێڕێت کە ئەمڕۆ وەسیلەیەکی باشە بەدەست ئینسانی ئێمەوە لە ئاستی عالەمیشە هەڵبەت ئەمە ڕنگدانەوەی دەبێت پێویستە کات کورد فۆرمێک ئیشکردنی هەبێت و ئەمڕۆ دەرگا و پەنجەرەی زۆر هەیە بۆی پەیوەندی و کەنێکە دروستکە لەگەڵ وڵاتانی جیهانە و بتوانیت ئازارەکانی خۆت و بتوانانی قسە لەسەر ئەو معاناتەنێ بکەیت کە کورد بەناوینەتەوە 40 ساڵە بێماف دەکرێت و دەچەوسێنرێتەوە و ئازاری گەورە ئەبینێت و پێشم وایە ئەمە ئاسانترین ڕێگایە لە ئێستاە کە سیاسەکانی کورد و ڕۆشنبیرانی کورد و هونەرمەندان کاری لەسەرەوە بکەن کە ئەم لۆبەیە بەهێزکەن بۆ سیاسەکانیش هەروایە پێویستە کات قوڵ بیرکردنەوە لە سیاست و پرۆژەی سیاسی حزبی بچووک و بیرکردنەوەی بچووک تەرکن بچنە دەرەوەی ئەوە ئێمە لە ڕاستیان ڕێگ و ڕیشەی کێشەکانمان ئەوەیە کە زۆر بچووک بیرەکەینەوە ئەگەر ئەمە قوڵ بیرکەینەوە و هێڵە استراتیژیەکەمان مەسەرەن بۆ نمونە قسە بێ لەسەر مافەڕەوا گەورەکانی مەسەرمون نەتەوەیکی وەکو کورد بێت ئەوە لە بەڕاستی بە کۆمەڵێک ماف دەگەین و ناهڵین مەسەرم هیچ پەیمان نامێک لە ئاستی جیهانە کە نەگریز بێ بەسەر کووردا بچەسپێنرێت یاخود مافی کوردی تێدا پێشێل بکرێت بەس ئەگەر تۆ تەماشا بکەی ئێمە زۆر جار سیاسەکان بەداخەواڵم زۆر بچووک بیرەکەنەوە زۆر لە گۆشەیەکی تەسکا بیرەکەنەوە کە گۆشەیەکی بەرژەوەندی حزبی تەسکی بچووکە کە مە زەربەی لە قەزێک گەورەکانمان داوە پێویستەکە ئەمە قوڵتور و گەورەتر بیرکەینەوە بۆی هیچ چێزێکی سیاسی نتوانێت مەسەرم بۆ نمونە لە دەرەوەی هیچ دەوڵەتێکی سیاسی نتوانێت مەسەرم هیچ دەوڵەتێک ئەفۆن نتوانێت بێت ئێمە بچەوسێنێتەوە بۆیە ئەرکی سیاسەکانمان ئەوەتانێ قوڵ بیرکەنەوە و گەورە بیرکەنەوە و هێڵە گشتێکە کەنێتەوەی تا ئەندازێکی زۆر کە چەسانەوە کەیەک لە ئاستی عالەمیە ئەوە نەهێڵین دووبارە بێتەوە.